شۆردنەوەی پارە دۆسەیەکی مەترسیدار و تاوانێکی نێودەوڵەتی. لەم راپۆرتەدا بە وردەکاریەوە باز لە شۆردنەوەی پارە لەسەر ئاستی جیهان و عێراق و هەرێمی کوردستان دەکەین. شۆردنەوەی پارە چییە؟ بەپێی سندوقی دراوی نێودەوڵەتی شۆردنەوەی پارە پرۆسەیەکە تێیدا سەرچاوی نایاسایی ئەو پارە و داهاتە دەشارێتەوە کە لە چالاکی تاوانکاریەوە بەدەستی دێنێت، ئەمەش لە پێناو پەردەپۆشکردنی پەیوەندی لە نێوان پارەکە و چالاکی تاوانکاریەکەدا. بە کورتیەکەی شۆردنەوەی پارە خۆی دەبینێتەوە لە گۆڕینی پارە لە سەرچاوەیەکی نایاسایی بۆ سەرچاوەیەکی لە ڕوخساردا یاسایی. شۆردنەوەی پارە لە چیەوە هاتووە؟ مێژووی سەرهەڵدانی دەستەواژەی شۆردنەوەی پارە دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی باندەکانی مادەی هۆشبەر پارەیەکی زۆری وردەیان لە فرۆشتنی مادەی هۆشبەر بە شێوەی تاک دەست دەکەوت. دوای ماوەیەک و دوای ئەوەی ئەو پارانە لە نێوان کڕیار و فرۆشیاراندا دەستا و دەستی دەکرد، بۆنی مادەکانی دەگرت و بۆ هۆیشەوە کە بازرگانیەکە نایاسایی بوو پارەکەیش بۆنی مادەکانی لێدەهات. بازرگانەکان نەیان دەتوانی ئەو پارەی کە لە کارەکانیان دەستیان کەوتووە بیبەنە بانک و دای بنێن. بۆ شاردنەوەی سەرچاوی پارەکانیان پەنان بۆ شۆردنەوەی بە پرۆسەی هەڵماندن یاخود بەکارهێنانی مادەی پاککەرەوە دەبرد. بەو هۆیەوە بۆنی مادەکان لە پارەکان لادەچوو، پاشان بە ئاسانی تەسلیمی بانکەکانیان دەکرد. گەڕانەوەیەکی دیکە دەوترێت بازرگانەکان مادە هۆشبەرەکان و پارە بۆندارەکانیان دەبردە لای دوکانەکانی شۆردنی جلوبەرگ لە بەرامبەر بڕێک پارە بە ئامێری جلشۆر بۆیان دەشۆردنەوە، یاخود پارە وردەکانیان بە درشتە پێدەگۆڕینەوە و دوکانی جلشۆرەکان خۆیان بۆ خۆیان دەشۆردەوە و دەیان بردە بانک و دایان دەنا. قۆناغەکانی شۆردنەوەی پارە. یەکەم، بردننی پارە نایاساییەکە بۆ بانک و دامەزراوە داراییەکان. ئەمەش یەکەم هەنگاوە بۆ شۆردنەوەی لە ڕێگەی دانانی پارەکە لە دامەزراوەکانی دارایی و وەبەرهێنان و بانکەکان. دووەم، کۆکردنەوەی پارە و تەمویلکردنی پرۆژەکانی وەبەرهێنان. سێەم، هاوبەشیکردن و خەرجکردنی پارەکە لەگەڵ پرۆژەیەکی یاسایی و خاوێنکردنەوەی پارەکە لەو ڕێگەیەوە. کاریگەریەکانی شۆردنەوەی پارە. شۆردنەوەی پارە کاریگەری وێرانکەر دەکاتە سەر کۆمەڵگە و سیستەمی حکومڕانی. لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بەرەو هەڵدێری دەبات. لە ڕووی سیاسیەوە سیستەمی حکومڕانی وێران دەکات. گەندەڵی سیاسی و دەست بەسەراگرتنی کورسی دەسەڵات دێنێتە کایەوە. گەندەڵی ئیداری و دارایی زیاد دەکات. لە ڕووی ئابووریشەوە دەبێتەوەی کەمبوونەوەی سەرمایەداری ڕاستەقینە، پاشەکشەی گەشەی ئابووری و وەبەرهێنانی دارایی. لە کۆتاییشدا دروستبوونی کەمینەیەکی ملیاردێر و زۆرینەیەکی هەژار. لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە دەبێتەوەی زیادبوونی بازرگانی ناشەرعی بە تایبەت مادە هۆشبەرەکان لە ئەنجامدا تەونی کۆمەڵایەتی لەبەر یەک هەڵدەوەشێنێت و تاوان زیاد دەکات. کێنەوانەی کاری شۆردنەوەی پارە دەکەن؟ هەریەکە لە بەرپرسانی باڵا، مافیاکانی مادەی هۆشبەر، بازرگانانی چەک، گروپەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە بۆ شەرعیەتدان بە دەستکەوتە داراییەکانیان کاری شۆردنەوەی پارە دەکەن. هەبارەی شۆردنەوەی پارە لەسەر ئاستی جیهان.
بەپێی راپۆرتێکی نووسینگەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و تاوانکاری سەربەڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ساڵی 2009 قەبارەی شۆردنەوەی پارە لەسەر ئاستی جیهان 2 تریلیۆن و 100 ملیار دۆلار بووە کە دەکاتە لە سەدا 3 کۆی داهاتی جیهان. بەپێی راپۆرتی سندوقی دراوی نێودەوڵەتیش قەبارەی شۆردنەوەی پارە لە 2017 بۆ نزیکەی 5 تریلیۆن دینار بەرز بۆتەوە کە دەکاتە لە سەدا 5 کۆی داهاتی جیهان. هەروەها جۆن کەسرا لێکۆڵەری پێشوو لە وەزارەتی گەنجینەی ئەمریکا باز لەوە دەکات قەبارەی شۆردنەوەی پارە لە ئێستادا ساڵانە 5 تریلیۆن دۆلارە بەپێی زانیاریەکان ئەو پارەی کە لەلایەن گروپەکانی تاوانکاری دەشۆردرێتەوە بەشی زۆری لە بازرگانیکردنی مادە هۆشبەرەکانەوە دەست دەکەوێت. زۆربەی شۆردنەوەی پارەکەش لە ڕێگەی پرۆژەکانی وەبەرهێنان و نیشتەجێکردن ئەنجام دەدرێت. عێراق وڵاتێکی مەترسیدار بۆ شۆردنەوەی پارە. بەپێی کۆمەڵەی دارایی یەکێتی ئەوروپا عێراق یەکێکە لە وڵاتە مەترسیدارەکان بۆ شۆردنەوەی پارە و لە لیستی وڵاتە مەترسیدارەکانی وەک یەمەن و سووریا و ئەفغانستاندایە. لەمبارەیەوە فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق بە فەرمی داوای لە یەکێتی ئەوروپا کردووە عێراق لە لیستی ڕەشی وڵاتانی شۆردنەوەی پارە دەربهێنێت. دانانی عێراق لە لیستی ڕەشی وڵاتانی شۆردنەوەی پارە لەلایەن یەکێتی ئەوروپاوە دوای ئەوە دێت ساڵانە لە عێراق و هەرێمی کوردستان پارەیەکی زۆر بە نایاسایی دەچێتە دەرەوە. نووسینگەی بەرەنگاربوونەوەی شۆردنەوەی پارە و پاڵپشتی دارایی تیرۆر لە عێراق ڕایگەیاندووە. هەژماری بانکی 84 کەسیان بەهۆی شۆردنەوەی پارە و پاڵپشتی تیرۆر داخستووە. چەند پارە بە نایاسایی لە عێراق و هەرێمی کوردستان براونەتە دەرەوە. بەپێی راپۆرتی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تەنیا لە ڕێگەی بانکەکانەوە لە نێوان ساڵانی 2006 بۆ 2014 112 ملیار دۆلار بە شێوەی نایاسایی براونەتە دەرەوە. بەپێی بەڵگەنامەکەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان تەنیا لە ڕێگەی 5 بانکەوە 13 ملیار دۆلار براوەتە دەرەوە. لە عێراق و هەرێمی کوردستان تاوەکو ئێستا یاسایەکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی شۆردنەوەی پارە و هێنانەوەی پارە براوەکان لە بانکەکانی جیهان نییە. لە هەرێمی کوردستان چەندین جار بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان باسییان لە بردنە دەرەوەی پارە لە هەرێم کردووە، بەڵام تاکو ئێستا لەلایەن دەستەی دەستپاکی و داواکاری گشتی دەست بۆ دۆسیەکە نەبراوە. ئەو پەرلەمانتارانە ئەوەشیان ئاشکرا کردووە بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێم بە پارە براوەکان دوورگە و ڤێلا و شوقەیان لە دەرەوە پێکڕیوە.